ئەوەڵانی بەڕێز بانگەشەی هەڵبژاردننی ئەم جارە ئەوەی دەرخست پێکهێنانی کابینەی دەیەم لەمپەری گەورەی دێتە پێش و بە ئاسانی لایەنەکان ناگەن بە یەک. چاودێرێکی سیاسی بە دووری دەزانێت یەکێتی و پارتی لەم خۆناغەدا ڕێک بکەون و حکومەت پێک بێنن. من ئاسوەیەکی ڕوون بۆ ئەم کابینەیە نابینم و پێم وایە ئەم کابینەیە لەبەرەوەی لەسەر بنەمایەکی شکست خواردوش دروست بووە هەر شکست دێنێ هەڵبژاردنەکان ڕوون نییە دوجار ئەنجامەکانی وای کردووە هیچ لایەنێک ناتوانێت حکوومەت دروستکە لە ڕووی یاساییە و پێویستیان بە لە 150ەیە هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و دەستەی سەرۆکایەتی بێ سەرۆکی هەرێم بێ سەرۆکی حکوومەت بێ هەموو ئەمانە دروستبوونی زەحمەدە بەبێ ڕێکەوتنی یەکێتی و پارتی ڕێکەوتنی یەکێتی و پارتیش من لەم خۆناغای هەر بە زەحمەت و بە ئەستەمە بینم لەبەرەوەی کە یەکێتی داوای شەراکەت و هاوبەشەی یەکە و پارتیش لە ڕێگای سەرۆکی هەرێم و بەرپرسانی تریانەوە تاکید لەوەکەنەوەی استحقاقی انتخابی کە ئەم دوشتە زۆر لێک دوورن و دەرەنجام حکوومەت پێک نایە و زۆر دواکەوێت دوور نییە بکەوێتە گەڵ هەڵبژاردننی عێراق و لە هەڵبژاردننی عێراقا لەوێ پۆستەکان گرێب دەن بەیەکەوە بۆ نمونە یەکێتی سەرۆکی کۆمار وەرگێ پارتیش ئەم سەرۆکایەتیانەی هەرێم و سەرۆکی حکوومەت وەرگێ. پێشبینی دەکرێت پێکهێنانی کابینەی دەیەم بکەوێتە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و پارتی و یەکێتی پۆستەکانی عێراق ببەستنەوە بە پۆستەکانی کوردستان. باز لەوەش دەکرێت بەپێی بەڵێنەکانی هەڵبژاردن بێت دروستبوونی ئەم کابینەیە ئاسان نابێت. ئاستەنگی بەرژەوەندی نێوان لەم دوو هێزەیە ئاستەنگەکان بەرژەوەندی خەڵک نییەکەوە لەبەر بەرژەوەندی خەڵک ڕێک نەکەون بۆیە هەرێکیان لە هەڵبژاردنە کۆمەڵێ بەڵێنیان داوە یا کۆمەڵێ گوتاری تایبەت و توندیان بووە یالانی کەم سەقفی تموحی لایەک زیاترە ئایا ئەم خواستەی ئێستا ئەمێنێ من وازانم ئەگەر بەپێی بەڵێنەکانی هەڵبژاردن بێ دروستبوونی ئەم کابینەیە ئاسان نابێ هەرچەندە لە سیاسەتە هەموو شت کراوەیە. هەرێمی کوردستان بەهۆی ناکۆکیەکانی نێوان یەکێتی و پارتیەوە بەدەیان قەیرانی جۆراوجۆری تێپەڕاندووە. ئێستاش کە حکومەت و دامەزراوەکان تەمەنیان بەسەر چووە ئەم دوو حیزبە بێباکن لە پێکهێنانی کابینەی دەیەم و ئەوەی بەلایەنەوە گرنگە دابەشکردنی پۆستەکانە بەپێی تموحی خۆیان. سەردانەکانیشیان بۆ لای حیزبەکان هەنگاوێکی ڕۆتینیە و دوجار ئەوەی خۆیان لەسەری ڕێک دەکەون هەر ئەوە دەبێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.